A przystało kurcję, proszę. برنامه هەیە ئەچێتە بەرنامەی ڕاستەخۆوە هەر بۆ خۆشی بەم نزیکانە بەرنامەیەکی زۆر تایبەت لەگەڵ کاکە ساڕحی چایەچی و لێرەشەوە خێژی نۆژەنکردنەوەی ئیستودیۆکان و ڕادیۆی گەڕیانی بۆی بە شێوەیەکی جوانتر بینە خزمەتان بە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ ژەنیارگیانی برازەشمان هاتووەتە لامەن زۆر خۆشحاڵم بەم نزیکانە چاوەڕوان بۆ کۆمەڵی بەرنامەی جوان